مووسلی کۆن کۆتە گەڕەکی ژێردەستی تیرۆریستانی داعش هێزە عراقیەکان ماوەیەکی زۆرە ئامادەکاری بۆ کۆنتڕۆلکردنەوەی دەکەن. هێزە ئەمنیەکان ئەوەی چاوەڕێیان دەکرد هەر ئەوە دەرچوو کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لەو گەڕەکە ڕووبەڕووی قورستترین شەڕ بوونەتەوە لەگەڵ تیرۆریستانی داعش لەگەڵکردنەوەی سەنگەرەکان و پێشڕەوی هێزە ئەمنیەکان داعش 12 ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و 4 ماتۆرسیکل و 18 چەکداری داعش بە پشتێندی بۆم ڕێژکرا و خۆیان لە نزیک هێزە ئەمنیەکاندا تەقاندەوە. بەڵام ئەمانە نەبوونە ڕێگر لە پێشڕەوی هێزە ئەمنیەکان. سەربازە شەڕکەرە عراقیەکان توانیویان بەشێکی زۆری ناوچەی بابلبێز لە گەڕەکی مووسلی کۆن کۆنتڕۆل بکەنەوە. هناك تقدم جيد. لا ننسى أن مدينة الموصل القديمة مدينة پێشڕەویەکان بەباشی دەڕوا. ئەمەش لەبیر نەکەین مووسلی کۆن گەڕەکێکە کۆڵان و خان و باڵەخانەکانی جیاوازە لەگەڵ گەڕەکەکانی تری ئەو شارە. بەهۆی تەسچی کۆڵانەکانەوە ناتوانین بە ئۆتۆمبیلە سەربازیەکان پێشڕەوی بکەین تەنها بە پیادە نەبێ لەگەڵ کردنەوەی سەنگەرەکان نەو گەڕەکە تاوەکو ئێستا پلانەکان بەباشی بەڕێوە دەچێت. لەگەڵ پێشڕەوی هێزە ئەمنیەکان بۆ کۆنتڕۆلکردنەوەی گەڕەکی مووسلی کۆن تا ئێستا 7000 هاوڵاتی ئەو گەڕەکە ڕزگار کراون و گواستراونەتەوە بۆ ناوچە ئارامەکان. واستطعنا أن ننقل السكان المحليين اللي كانوا محاصرين من قبل داعش. توانیمان بەشێکی زۆری ئەو خێزانانەی لەلایەن داعشەوە دەست بەسەر کرابوون بگوازینەوە بۆ ناوچە ئارامەکان. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو زیاد لە 7000 هاوڵاتیمان لە گەڕەکی مووسلی کۆن ڕزگار کردووە. گەڕەکی مووسلی کۆن کەوتۆتە سەر لێواری ڕووباری دژلا لە لای ڕاستی مووسڵ مزگەوتی نووری و منارەی حەدبا کەوتۆتە ناوەندی گەڕەکەکە کە بۆ یەکەم جار داعش دەستی بەسەر ئەم شارەداگرت خلافەتەکەی لەو مزگەوتە ڕاگەیان. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.